سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەی بۆ جێبەجێکردن لەگەڵتانم و ڕێزی پێشەنگ بوران چوارداخی قبول فەرمن وەتەوەری بەرنمەی ئەم جارەمان چەمکی ڕۆشنبیری و ڕۆڵی ڕۆشنبیرانە لە کۆمەلگەدا و بۆ ئەم چەمکەش وە بۆ شەنوکەوکردنی ئەم چەمکە و پێناسە و جۆرەکانی ڕۆشنبیری میوانداری زۆر بەڕێز بورهان حاجی سلێمانمان کردووە لە ستۆدیۆکانمان بەڕێز بورهان بەخێر بێی سەرەتا دەمەوە لەوە دەست پێ بکەم پێناسەی چەمکی ڕۆشنبیری لای بەڕێستان چیەگەێنێ؟ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداریە ڕێز و سڵاوم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووکی خۆشەویست کاک پێشەنگ ئەگەر بگەڕینەوە بۆ ئەم چەمکە بە درێژایی مێژوو لە بەتایبەتی لە چرخینێدا جێگای مشتومڕ بووە مشتومڕی زانایان بووە کە ئایا ئەم چەمکە چییە منەمێ پێناسەکەی بەوە دەست پێ بکەم لە زانایەکیان پرسی خوێنکارەکانی لیان پرسی وتیان ڕۆشنبیری ئەدەبە وتی نەخێر لێیان پرسیەوە سیاسەتە وتی نەخێر وتیان معریفەیە وتی نەخێر وتیان بیر و باوەڕە نەخێر وتیان مێژۆ وتی نەخێر هەرچی چەمک و زانست هەبوو لە بۆیان پۆلێن کرد بەڵام ئەو هەمیشە وەڵامەکەی نەخێر بوو لە کۆتاییدا لێیان پرسی خوێنکارەکان لێیان پرسییان باشە ئەگەر ئەمانە نەبێت چییە پێیوتن ئەوانەی کە باستان کرد بەشێکن لە پێکاتەی ڕۆشنبیری کەواتە ڕۆشنبیری چەمچێکی زۆر زۆر قوڵە زۆر فراوانترە لەوەی بە چەند وشەیەک تۆبیت پێناسەیەکی ڕەنگە لە بیئەیەکی جوگرافیەوە لە ژینگەیەکی جوگرافیە بۆ ژینگەیەکی جوگرافی تر بە هەمان شێوە گۆڕانکاری بەسەر ئەم چەمکە دابێ بەڵام وەکو باوە وەکو ئەوەی زۆربەی زانایان کۆکن لەسەری کە پێناسەکە لە دەوروبەری ئەم چەند وشەیە کە ئێستا ئێڵم لە دەوری ئەمە خوڵێتەوە ئەڵێ ڕۆشنبیری کۆمەڵێک خەسڵەتە کە لە گروپێک یا لە نەتەوەیەک یا لە گەلێک یا لە ناوچەیەکی جوگرافی باودا بوونی هەیە و ئەم لێکچوونە لە ڕۆشنبیریە کە لە ڕەنگە لە هونەردا ڕەنگی دابێتەوە ڕەنگە لە ئەدەبدا ڕەنگی دابێتەوە ڕەنگە لە هەڵسوکەوتە لە ئەتەکێتە لە مامەڵەی ڕۆژانەیە لە هەموو شتێکە کە بە شێوەیەک لە شێوەکان ئەو گەلە بەم شێوەیە ئەناسرێتەوە ڕەنگی داوەتەوە و ئەو گۆڕە ئەو خەسڵەتانە ئەو تایبەتمەندیانە توانای گواستەوەیان هەیە لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تروەتە بڵێن کە بین ڕۆشنبیری گەلێک بکەین بۆ نمونە بڵێن گەلی کورد ڕەنگە لە کۆنەوە کۆمەڵی خەسڵەت کە ڕۆشنبیریە کۆمەڵ کللتورێکی هەیە کللتورێکی باوە لەسەری ڕۆیشتووە هەتا ئێستا ماوە کەواتە ئەتوانین بە کورتی بڵێن ڕۆشنبیری واتە پەرەپێدانی هزری و بەردەوامبوونی و چەسپاندنی و جێبەجێکردنی لە ناو کۆمەلگادا بە شێوەیەک کە کاتێبین باسی ڕۆشنبیری ژاپۆنیەکەین یەکسەر بەوە دەناسرێتەوە کە ئەو هەیە گەلێکی وان ئەو سیفاتانە و تایبەتمەندیانیان تایە و ئەو دابوونەریتانە تایدا باوە و لە نەوە دوایینەوە بۆیان گواستراوەتەوە. زۆر باشە کاکبوران لەو پێناسەی کە تۆ کردت من دەرئەنجامێکم بۆ لاگەڵاڵە بوو یا بڵێم کەواتە ڕۆشنبیری گەورەترین ڕۆشنبیری ڕەوشتە ڕەوشت دەچێتە خانەی ڕۆشنبیریەوە بە تەکیید ڕەوشت و ئاکار بەشێکی گرنگن لە کای ڕۆشنبیری کە دواتر ئێستا دینە سەر یابانت زیاتر دینە سەر کە بێنە سەر کەسایەتی ڕۆشنبیر زیاتر قوڵە بینەوە لەو مەسەلەیە کە ئاکار و ڕەوشت چ ڕۆڵێکیە بەڵام وەکو باسیشت کرد بە تەکیید ڕەوش یەکێکە لە کۆڵگە ئەساسیەکانی کۆڵگە بنەڕەتیەکانی بوونی هەر ڕۆشنبیریەک ئەوەی یەکێ لەو خاڵانەی کە ڕۆشنبیری گەلێک لە گەلێکەوە گەلێک لە گەلێکی تر زیادەکاتەوە ئەو ڕەوشتە و ئاکارانەیە کە لە ناو کۆمەلگاکە یارووەکە ویتمان ئێمە ژاپۆن ئێستا ئێمە کە بین باسی ژاپۆنکەین زیاد دینە سەر ڕۆشنبیری و ئەتەکێت و مامەڵەکردنیان لەگەڵ کەسی بەرامبەر لە بواری پەروەردەدا لە بواری تەنانەت لە بواری چێش خواردنە لە بواری ئەو شتانەیە بە تەواوەتی بە قوڵی ڕەنگی داوەتەوە بەڵام ئەمە مانای ئەوە نییە بڵین ڕۆشنبیری بە تەنها ڕەوشتەگرێتەوە بەڵە کۆمەڵێ سیفاتەگرێتەوە کۆمەڵێ خەسڵەتەگرێتەوە کە پێشتر پۆلێنمان کرد. زۆر باشە بەچێ دەوترێ ڕۆشنبیر بە هەمان شێوەوەکو چۆن چەمکی ڕۆشنبیری مقۆ و مشتومڕی زۆری لەسرە بە هەمان شێوە
ڕۆشنبیریش هەمان شتە. جارە سەرەتا وەکو شتێکی باوکە هەیە ئەمێ ئەوە بڵێم کە ڕۆشنبیر پیشە نییە، ڕۆشنبیر بەهرە نییە، ڕۆشنبیر چین و تۆژ نین، ڕۆشنبیر خەسڵەتە، یعنی سیفەیەکە کە ڕەنگە لە بنا هەبێ لە تۆە هەبێ بە شێوە لە شێوەکان و قۆرخ نەکراوە بۆ چین و توێژێکی دیاریکراوە یا بڵێ ئەمە ئەدیبە تەواو ڕۆشنبیرە یا بڵێ ئەمە هونەرمەندە تەواو ڕۆشنبیرە. بۆی هەیە ڕۆشنبیر کەسێک بێت لە هەموو بوارێکە. بۆ نمونە گەر بین ئێمە کرێکارێک کە توانای قیادەکردنی کرێکارانی هەیە، توانای سەرکردایەتیکردنی چینی کرێکاری هەیە، ئاراستەکردنیانی هەیە لە چوارچێوەی خەباتی سندیکاییدا، لە چوارچێوەی خەباتی مەدەنیدا، ئەمە کەسێکی ڕۆشنبیرە. مەلایەک کە ئێمە گەر بینەوە سەر مەسلەی چەمشی بەلا ئێمە لە پێشە لە مێژووی گەلی کووردە مەلا لە نخبەی هەرە ڕۆشنبیری خەڵکەکە بن بۆ لەبەرەوەی هەموو سەرچاوە معریفانی کە باسمان کرد پێشتر دەیان خوێند و سوودیان لێی دەبینی، وەکو هونەر، وەکو ئەداب، وەکو فەلاک، وەکو زانستە مرۆڤایەتیەکان هەموو زانستەکانیان دەخوێن. بۆ یەک مەلایەکی ڕۆشنبیرە و کاتە حوزرە نالی لێرەیە ڕۆشنبیریەکی وەکو نالی ئەهێنایە بەردەم، وەکو شاعیرەکانی ترکە گەلە زۆر ئەگەرمانەیە پۆلێنیکەین. دێمەوە سەر ئەوە کەسایەتەکان تەنانەت دایکێ بۆ هەیە دایکێک ڕۆشنبیرە، دایکێک لە بری ئەوەی بە ترساندن و تۆقااندن و لێدا مناڵەکەی بخێوێنێ بە چیرۆکی حکایەت خوێندنەوە بۆی مناڵەکەی بخێوێنێ شەوان هێمنی کاتەوە بیکاتە حاڵەتی خواڵ و بیخێوێنێ، ئەوە دایکێکی ڕۆشنبیرە. بە هەمان شێوە ئەو باوکەی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ مناڵەکانیەکە بە جوانی ئاراستەیانەکە دوور لە تونند و تیژی دوور لە هەر شێوازێکی دا شارستانی، ئەوە باوشێکی ڕۆشنبیرە. بە هەمان شێوە گەر بین ئەو هونەرمەند ڕەنگ هەیە هونەر بەهرەیە، هونەر پیشەیە لە بوارێکە، بەڵام کە ببێتە هونەرمەندێکی ڕۆشنبیر ئەوە سیفەتە. هونەری ڕۆشنبیر هونەر ئەوەیە کە توانای داهێنانی هەبێت. بۆ نمونەوانی کە باسم کرد هەموو ئەو چین و توێژانەی کە باسم کرد بۆ ئەوی ڕۆشنبیر بن پێویستە پەرەیان بە توانای هیزری خۆیان دابێت، کۆمەڵی زانست و لە سەرجەم بوارەکاندا ئەوەیان کردبێت، گەڵاڵەی هەموو ئەو زانستانیان تیاگوێت و لە هەمووشی گرنگتر ئەوەیە بتوانێت ئەو کەسە بتوانێت لە ڕەفتاریە ئەو معریفەتەی کە بەدەستی هێناوە لە ڕەفتار و لە سلوکیاتە ڕنگ بداتەوە و هەروەها بتوانێت کۆمەلگای پێ ئاراستە بکە. بۆ نمونە ناوم چۆمسکی گەورەزانایی ئەمریکی ئەڵێ پێی وایە کە ڕۆشنبیر ئەو کەسەیە ئاڵای ڕاستی بەڕووی هێزدا بەرز دەکاتەوە، واتە تەنها تۆ ئەو معریفەیی هەتە، ئەو زانستەی هەتە، ئەو دنیابینی هەتە، ئەو هەوانەی کە هەمووی بەدەست هێناوە لە هەڵوێستەکانتە لە سلوکیاتە ڕنگ نەداتەوە تۆ کەسێکی بەو پێناسەی چۆمسکی بێتەوە کەسێکی تەواو ڕۆشنبیر نیت. بە هەمان شێوە ئەدوارد تایلۆر گەورەزانای ئەمریکی لە بواری ئەنترۆپۆلۆجیا ئەڵێت پێی وایە وەکو ئەوەی لە سەرەتاوە باسم کرد کەسێکە ڕۆشنبیر کەسێکە ئەمە لە کتێبێکە کە لە سەدەی هەفتەیەمە دەری کردووە، ینی لە سەرەتاکانی باسکردن لە عەسری تازە لەسەر چەمشی ڕۆشنبیر باز لەوەکە دەڵێ کۆمەڵێ توانای دابوونەریت و هونەر و ئەدەب و ئەوانەیە کە لە مرۆڤدا هەبن و پێویستە ئیدیکات. لە بەرامبەردا گرامشی زانای چەپی ئیتاڵی پێی وایە ئەڵێ دامی ئەو ڕئیاکات بە هەمان شێوە ئەڵێ هەموو گرۆپێک بۆی هەیە ڕۆشنبیری خۆی هەبێت. بۆ نمونە وتمان کرێکار ڕەنگە نوخبەیەکی کرێکارە مەرج نییە قاتۆڕی باتێکی لە بەرەوینی کورتیان بەردەوام پیشەی خوێندنەوە ئەوانەیە کەسێکی ڕۆشنبیر ڕەنگە بە فیترە ئەمە یان بە خۆ ڕۆشنبیرکردن بە هەڵوێستەکانی بەوانە کەسایەتیەکی ڕۆشنبیرە لە مێژوشە کۆمەڵ ئێمە سەرکردەی
کرێکاری هەیە کە توانیان گۆڕانکاری گەورە لە کۆمەلگادا دروستکەن لە کایی سیاسیدا دروست بکەن لە کایی کۆمەڵایەتی و ئابووری وڵاتدا دروستکەن هەموو ئەمانە ئەگەڕێنەوە سەر ئەوەی کە ئەتوانین بڵین بە پوختی ئەگەر باسی پێناسەیەکی ڕۆشنبیرکەین ئەتوانین بڵین کەسێکی خاوەنی هەڵگری کۆمەڵی خەسڵەتە لە بوارە جیاجیەکانە لە زانستە مرۆڤایەتەکاندا لە زانستەکانترە لە ئاکارە لە ڕەوشتە لەوانەیە باگراوندێکی و خەزیرەیەکی معریفی زۆر تەواوی هەیە و توانێتی ئەم زەخیرە معریفیە لە هەم لە سلوکایەتی و ڕەفتاری خۆیان ڕەنگی داوەتەوە و هەم بە هەمان شێوە لە ئاراستەکردن و ئاراستەکردنی کۆمەلگادا سوودی لێبینیوە. زۆر باشە ئێمە چۆن بتوانین ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا بەرزکەینەوەیە بتوانین تاکەکانی کۆمەلگەوا لێ بکەین کە ڕۆشنبیر بن چکە ئێسەمە بۆ نمونە چەندین جۆر ڕۆشنبیریمانێ ڕۆشنبیری سیاسیمانێ ڕۆشنبیری ژینگەیمانێ ڕۆشنبیری پەروەردەیمانێ هەتا ئەخیر ئێمە چۆن وا بکەین ئاستی ڕۆشنبیری تاک و دواتر کۆمەلگا بەرزکەینەوە بگاتە ئاستێکی باش کە تا کەس بە بەرپرسیارەتی بکە. بەڕاستیەوەی کە باسیەکەی لەگەڵ ئەو هەموو گرنگی کە هەیەی بەڵام پرۆسەیەکی زۆر قورسە لە پرۆسەیەکی تاکە کەسی نییە پرۆسەیەک نییە بتانی تۆ لە شەو ڕۆژێکە ئەمەی تۆ پێدوانیە دەبێت لە پەروەردەوە دەست پێ بکەیت. بەتەئکید ویسم ئەوە بێمە سەری تۆگەر ئێمە بڵێ بینە سەری ئێمە کۆمەڵێ وەحدەمان هەیە کۆمەڵی یەکەمان هەیە یەکەم شتیان یەکەم خێزانە لەنا ئەو خێزانەدا گرنگە کەسێکی ڕۆشنبیر هەبێ بۆی ئەو حاڵەتی کە باسیەکەی ئەو دروستکردنی ئەو تاکی ڕۆشنبیری لە ناوێنداوە لەوەش گرنگتر حەڵەقەیەکی گەورەتر هەیە کە خوێندنگەیە کە کەرتی پەروەردەیە ئەوە زۆر گرنگی سا زۆربەی ئەزمموی وڵاتەکان بۆ نمونە کە لە سەرەتاوە باسی ژاپۆنمان کرد ژاپۆن بێنینەوە بە پەروەردە ئەو کللتوری چەسپان بە پەروەردە ئەو خۆجیاکردنەوەی خوڵقان بە پەروەردە ئەو کۆمەلگان نمونەیە کە ئێستا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بە باگراونی چین تاک و پێش جەنگی جیهانی یەکەم بە یەکێک بوو لە گەلە سەرکوتکەرەکان دانرا چینی داگیر کرد بۆ ڤێتنام و وڵاتانی بڕۆژەڵاتی ئاسیای داگیرکە و مامەڵەیەکی خراپی لەگەڵاکردن وانەکردن بەڵام توانی لە ڕێگای پەروەردەوە تاکەکانی سلوکیات و هەڵس و کەوت و دینی تاکەکانی بگۆڕێت و بەرەو ڕۆشنبیریەکی نەقاوەتر و بێگەرتر و پاکتری بەرێ وەتوانیشی لە ڕێگای ڕاگەیاندنەوە تەوزیفی ئەوە بکە بۆ ئەوەی ئەو وێنە ناشینەی کە پێش جەنگی جیهانی یەکەم لەسەر تاچی ئەڵمانی هەبوو لەسەر سیستەمی حکومڕانی ئەڵمانی هەبوو لە دوای ئەوە بیگۆڕێ بەو شێوەی ئێستا کە من و تۆ لە خەڵکی ترش لە چەندین شوێنی تر دانیشتە باس لە کە نمونەی پێشکەوتن بێنەوە نمونەی ئاکاری بەرز بێنەوە نمونەی نازانم بڵێم چی هەموو ئەم شتانە بێنەوە دێن یا ژاپۆن وەکو نمونەیەک دێنەوە ئەمە توانیەتی وەکەوەی گوتم لە ئاستی پەروەردەدا بناغەیەک بۆ ئەمەدا بنیە بۆ ئەو دروستکردنی ئەو تاکە و لە ڕێگای ڕاگەیانیشۆ تەنانەت لە ڕێگای ئەنیمێشن و لە ڕێگای فلیمی کارتۆنەکانەوە لە کۆتایی لە هەفتاکان و بەتایبەتی لە هەشتاکانەوە کۆمەڵێک فلیمی کارتۆن و دواتر ئەم کە تازەتر بۆ ئەم ئەنیمێشنانی کە دەرچوون ئەمانە هەمووی تەسیدی ئەوواکە ئەو ڕۆشنبیریە ڕەواجێک بۆ ئەو ڕۆشنبیری یابانیەکە کە ئێستا باوە بە شێوەیەک ئەو وێنە نەمەتەیە کە لای خەڵک لەسەر گەلی ژاپۆن دروست بوو بە تەواوەتی پێچەوانە ببێتەوە وەکوەوەی ئێستا بە شێوەیەکی نەرێنی باسیەوە دەکرێت. زۆر باشە بەڕێز بورهان ئێمە خۆ دەزانی لە ڕابردوودا ڕژێمی دیکتاتۆری بەعس پێش نەوەتەکان حکمی ئەم وڵاتی دەکرد بەڵام لە دوای نەوەتویەک و دروستبوونی قەوارەیەک بە ناوی هەرێمی کوردستانەوە و با بینە پێشتریش لە دوای 2003 و ڕژێمی ڕوخانی ڕژێمی بەعسی دیکتاتۆر ڕۆڵی میری ڕۆڵی حکوومەت ڕۆڵی دەوڵەت لە چ ئاستێکدا دەبینی لە ڕۆشنبیرکردنی تاک واتە ئایا میری توانیوێتی ئەو ڕۆڵە ببینێ کە تاکەکانی ڕۆشنبیر بێ و ئینتیمای بۆ نیشتیمان و ئینتیمای بۆ نەتەوە هەبێ بەداخەوە ئێمە لە دوای 91 حیزبە کوردستانیەکان
هاتنە سەر وێرانەیەک دۆخێکی ناسەقامگیری سیاسیان لە شاخەوە هێنا کە ئەو ناتەبایی لە نێوان هێزەکانە هەبوون و هاتنەوە سەر دامەزراوەیەک کە گوندەکانی خاپور کراوە خەڵکی گوند هاتۆتە شار و شار قەرباڵغیەکی باشە خۆوەکو هێرۆشیما و ناکازاکی ناوێ بەڵام تەمینی گەلی یابانی زۆر بەڕەوشتن تۆ ئەگەرەوانە زۆر تەماشای بکەی لە ژاپۆنە سیستەمە سیاسیەکەی پێش و درێژە پێدەریە ئەوەی ئێستا هەیە درێژە پێدەری ئەوەی پێشووە لەوە سیستەمی سیاسی بە تەواوەتی نەڕووخاوتەوە وڵاتە نەڕووخا ڕاستە من ئەمەیە باس لەوەشکەم کە پلان نەبووە لە دوای 91ەوە کە هاتیە سەرشت لەبەر هەندێ هۆکار استراتیز نەبووە لەبەر هەندێ هۆکار کە شتی ضروری تر و ئامیەتر هەبووە بژێوی ژیان لە پرسی ئەولیاتی خەڵک بووە ئەمنیەت لە پێشوینەوە مانایوانە کەمانە بێبەرینەوە منەمە سەر لەم ڕووداوانی چەند ڕۆژێک لەمە و بەڕوویدامەیە یەکێک لەو نمونانە بێنمەوە بە نمونە بەرەی کوردستانی کاتێ دێت بۆ جاش و بۆ ئەوانەی کە لەگەڵ ڕەشێما بوون لێبوردنی گشتی دەرەکات بەڵام هەنگاوەکەی ناتەواوە بۆچی ناتەواوە تۆ دەرت کرد بەڵام دوای ئەوە ئەمانە کۆمەڵی خەڵکەیە قوربانی دەستی ئەوانە بوونە تو ئەبێ پرۆسەیەکی ئاشتەوایی نیشتیمانیت هەبێ ئەبێ تەسویەکەت هەبێ ئەبێ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانت هەبێ ئەبێ ئاشکردنەوەیەکی کۆمەڵایەتی لە نێوان ئەمانەیە هەبێ بەڵام تۆ ئەوها جێ دێڵی ڕەنگەوەگەوەی چەند ڕۆژێ لەمە پێشا ڕوویداک یدینەوەی یەکێک لە قوربانەکان دێ یەکێک لە جەلادەکان بکوژەکانی خۆی باوشێ کوژێتەوە کەواتە تۆ لێرە ئەو سەقافەتە یاساییەت تۆ سەقڵ نەکرد نەتوانی نیکەی تۆ لێبوردنێکی گشتی دەرکردووە ئەبوایە ئاشتەوایەکی گشتی ئاشتەوایەکی کۆمەڵایەتی بە پرۆسی بەڵام بەداخەوە خۆ کورد خۆشی نەگەیشتەوە قۆناغی ئەوە کە هەر لە دوایە ئەوەندەی پێنە شەڕی ناوخۆ جارێتتر لە نێو لایەنەکانی نیشتیمانی جیاوازە لەگەڵ لێبوردنی گشتی واتە بۆ نمونە ئەو کەسی کە دەسی یا ئەو جاشەی یا ئەو ئەزانی سۆشارێکە دەسیبووە لە ئەمفال پێ بڵێم ئێستا کوڕی هەیە ئەندام پەرلەمانە بەڕاستی یەک شتێکت پێ بڵێم لێبوردنی گشتی بەو شێوەمانایی کە ئێسای نەکرێت خسڵەتێکی هینە ڕژێمە دیکتاتۆرەکانە کە بە بێگەڕانەوە بۆ یاساکان بە بێگەڕانەوە بۆ بنەچەی حکومەکان ئەم زۆرە لێبوردنانە دەرەکەن کە خەڵکانێک گەگرێتەوە نابێت لێبوردنی گشتی بیانگرێتەوە وەکوتم ئەگەر لێبوردنی گشتیش دەربکرایە ئەبوایە وەک چۆن تۆ بەرپرسیارەتیەکی یاسایی هەڵگربێ بەرپرسیارەتی دارایی بەرپرسیارەتیەکی ئەخلاقی بەرپرسیارەتیەکی کۆمەڵایەتیشی هەڵگرتایە بۆ ئەو دۆخە لە دوای ئەوە چاکاتەوە ئەو ئاشتەوایی کە باسم کرد ئەو لە نێوان تاکەکانی کۆمەلگاتوە سەلا لە هەموو وڵاتانی سەلا باشووری ئەفریقیا خۆ هەروە گۆڕانکاری لە حکومدا نەکرێن ئەزانی ئەگەر ئەو ئاشتەوایی کە لە وڵاتانە نەکرای ئێستا باشووری ئەفریقیا بۆ گۆمی خوێن لە ئاکامی تۆڵەکردنەوەی ئەو سەدان ساڵی جیاکاری ئەو زوڵمەی کە لە ڕەش پێسەکان کرا بەڵام ئێستامان لەسەر حکومن بەڵام لە بەرامبەر سپی پێسەکان ئەویان نەکرد بۆچی ئەمە پرۆسەیەکی ئاشتەوایی لەگەڵا بوو ینی تۆ نابێ هەر دیوە سیاسیەکەی و ڕێکەوتنێکی سیاسی ئەبی لە دەرهای شتەکانی بکۆڵیتەوە ئایا من لە مافی بەڕاستە بتووە وەک حزب لەو کەسە خۆش بوویتە لەو لایە نەخۆش بوویتە لەو کەسانە گروپە خۆش بوویتەکە خیانەتیان بەرامبەر نیشتیمان کردووە ئەو تا لە لادانی نیشتیمانی لایەنداوە لە خەتی نیشتیمانی لایەنداوە بەڵام من مافێکم بەسەریەوە ماوە تۆ نێ ئەو عیلاج ئەو جزئیاتەم بۆ بکەی ئەو ئینا بکەی بە تاکید ئەو پرۆسەیەوە هەرە بڵێ هەشە ڕێکەوتنی شتێکی زووە ڕوخێت یعنی داڕوخێت بە هەر کاردانەوەیەک هەر هەلێک هەر هەڵچوونێکی عاتفی هەر گەورەبوونینەوەی ئەو قوربانیانە وەکەوەی لە چەند ڕۆژی زۆر باشە کەواتە ئێمە دەگەینە ئەنجامێک کە سەرکردایەتی شۆڕش لە کاتی مقاومەتدا ئەو ڕۆشنبیریە سیاسیان نەبووە یا ئەو ڕوئیا دوور و درێژەیان نەبووە بۆ ئەم پرۆسەیە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە واتە ڕوئایەکی یا بڵین پلانێکی درێژخایانیان نەبووە بۆ ئەم کەیسە کەواتە ئەی ڕۆڵی میدیا ئێستا بۆ نمونە دەبینین کۆمەڵێک میدیامان هەیە حزبی وامان هەیە 5 سەتەلایتی هەیە
ڕۆڵی میدیا لە ڕۆشنبیرکردنەوەی تاک بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری لەکوێ دەبینی؟ بەتاکید وەکوتم ئەەکەمەکە نمونەی شاپۆنمان هێنایەوە کە توانی تەسویقی ئەو وێنەی تازایی خۆی وێنە جوانی خۆی بە جیان بناسیێنە لە ڕێگای میدیاوە. کوردیش توانی بە هەمان شێوە لە ڕێگای میدیاوە مەکە ڕەنگە هەڵدرابێ لێرە و لێە، بەڵام هەوڵێکی منەزەم نەبووە، هەوڵێک نەبووە استراتیژێکی لەسەر استراتیژیەک و ستەی بای ستەی بە پایەکانە ڕەتبی و تێپەڕێت. ئێمە دین بۆ نمونونەکە بە باسی ئەنفالەکەین تەنها و چەند ڕۆژەیە کە ئەنفال تیاڕوودا دێ باسی کیمیا بارانەکەین تەنها و کاتەیەکەوا کرد دێن باسی ڕۆژی جیانی دێن باسی گرنگی کتێبەکەین تەنها لە ڕۆژی جیانی کتێبە دێن تیشکە خینە سەر ئەوە. هیتر ئیعلامی ئێمە کێشەی ئەوەیە ڕاگەیاندنی کوردی بەگرشتی ڕاگەیاندنی ڕۆژە، ڕاگەاندنی ئەو ڕۆژەیە. ئەمڕۆ لە ڕۆژمێری ئەمڕۆدا چی هەیە؟ تاو ئیشکە لەسەر ئەوە ئیشێکی استراتیژی گرژیر کە بە کاوەخۆ بڕوات لە بەڕیتم بڕوات بۆ پرۆسەی بۆ ڕۆژنبیریکردنی کۆمەلگا یا هۆشیاری چی سیاسی بێت، یاسایی بێت، چ تەندروستی بێت، چی بۆ بێت بە جوانی بە ڕێکوپێکی بە شێوەیەکی بەرنامە داڕێژرا و بوونی نەبووە لە میدیای کوردیدا. میدیای کوردی بەداخەوە ینی زۆر جار ئەوەندەی کەوتۆتە دۆخێکەوە کە سەرقاڵی شەڕی میدیایی حزبی بوو بێ شەڕی میدیایی ئەوە بوو بێت نەپەرژاوەتە سەر ئەم پرۆژانەی تر. لەپاڵ ئەوەشدا ئێمە بە گشتگیری قسە بکەین ڕەنگە بێوجدانیەکەین کەناڵ هەبووە، کەناڵی هەیە ئێستا کەناڵی کوردی هەیە بۆ نمونە تاوانبارە بەوەی ڕۆشنبیری کوردی تێکداوە، سەقافەی ڕۆشنبیری تورکی هێناوەتە ناومانەوە لە بە هەموو کایەکانی لە بەرامبەردا کەناڵ هەیە سنگین، کەناڵمان هەیە کە کللتور و ڕۆشنبیری چی ئەدەبی چی هوەری چی لە هەموو کەپایەکان ئەوانی پاراستووە هەیە کە ئەگەر من هەموو جایڵێم وڵێم ڕەنگە 50 ساڵی تر توێژەرێکی بەیژدان بێت لەسەر ئەم ماوە زەمەنی کە ئێستاوە تیداین ئەم فتری ئەخیر کە هین بۆ بێت لێکۆڵینەوەی بکات زۆر بە ویژدانەوە باسی کەناڵێک نابە بۆی ناو نەبم کەناڵێک لە کەناڵەکانەکەات کە هەیە لە بەرامبەردا ئەو ڕۆڵە خراپەی کە کۆمەڵە کەناڵ لە ڕێگای دۆبلاژە تورکی و بیانەکانەوە کە برەویان بە ڕۆشنبیری لە بری کوردی تورکی داوە یا وڵاتێکی ترداوە و توانیانە بیچەسپێنن تەنها دەستەواژەکان تەماشاکەی زۆر زار وای لێ هاتووە سیمای کوردبوونی پێوە دیار نەماوە. هەندێک گۆرانی هەیە تا جاران ئێمە مۆسیقای کوردی بوون لە یەکەم تۆنی مۆسیقاوە لە یەکەم نۆتەوە کلیە لە یەکسەر زانی ئەوە کوردیە و هیفڵا گۆرانی بێژە ئێستاوای لێ هاتووە هەتاک و قسەکە نەکە تەواو وشەکانی کوردیەتەوە ئەمە گۆرانی کوردی نازانی گۆرانی عەرەبی کە عەرەبیە تورکیە لە سەریقاعی تورکە لە سەریقای عەرەبە ئەمە کاریگەریەکی دەبێت لەسەر ئەمە کاریگەری کۆمەڵگا کاریگەری ئەمە اختراع دروست دەکات ئەو سیمایانی کە ئێمە لە ژێر دەستی دیکتاتۆریە توانیمان بیپارێزین و ئەو خسڵەتانی کە هەمان بوو لەگەڵ ئەوەی دشمنێک هەبووە هەمیشە هەڵی سڕینەوەتی داوە و دەسەڵاتدار بووە لەگەڵ هەموو ئەمانەیە نەیتوانیوە ئەو بەو شێوازە کە ئەوی سا و بەشێک لەو میدیایی کوردی بەرامبەرتی کە نەیتوانیم کامە تاچێکی نامۆ دروست دەکات بە کۆمەڵگای کوردی تاکێکە نازانم بڵێم چی ڕەنگە هەر ئێستا زمانەکە بە زمانی کوردیەوە بیبەسێتەوە فکر هزرەکەی بە کوردی نەماوە. باش ڕۆڵی ناوەندەکانی خوێندن زانکۆ و پەیمانەکان تۆ لە سەرەتا باسی نالیت کرد بەڵام نالی لە حوزرەی فەقیەوە تەخەڕوجی کردو بەڵام ئێستا بۆ منە کۆمەڵێک زانکۆمان هەیە زانکۆی ئەهلیمان هەیە ئەم بەداخەوە باسی زانکۆ ئەهلیەکانیش دەکەم لەوانەیە بەس بۆ پارە بن هەنێکی نەبێ پەنجەی دەست دەژمێردرێت کە شوێنی معریفەیە بەڵام زانکۆ میریەکان ئەوانەی کە سەر بە حکوومەتن چ ڕۆڵێکیانەیە لە بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری تاک و دواتر ڕنگدانەوەی لە ناو کۆمەڵگا بەداخەوە گەرێمە بین زانکۆکانی خۆمە بە زانکۆکان جیهانیەکان بەراوردی بکەین ئێمە زۆربەی ئەو داهێنانە و ئیختراعات و ئەوانەی کە ئەکرێ لە جیهاندا سێرەکەی ئەو ئەبحاسانەی ئەکرێت توێژینەوە پزیشکی بێت
زانستی بێ لە هەر بوارێکا بێ تەنانەت لە فەلەکی و لە ئاسمان و لە هەموو شتێک لە هەموو بوارەکان بێ سێرەکەی زانکۆیەک تەبەنایی کردووە تەبەنایان بەحساکە تەبەنای هەتا ئەگاتە ئاسی داهێنانە کە دەرچوونی داهێنانە کە تەبەنایەکات بەڵام ئێمە زانکۆ بەڕاستی ئێستەوای لێ هاتووە لە کوردستان نەکە لە کوردستان لە عێراق و ڕەنگە لە زۆربەی وڵاتانیش بەو شێوەیە بێت تەنها بۆ ئەوەیە من و تۆ ببینە خاوەن بڕوانامەیەک سبەی پیدا بمەزرین سبەی ئیمتیازێکمان هەبێ منافەسەیەک ڕکابکی لەبەی من و تۆیە بزانین چێمان ئەوەمان بەرزترە بڕوانامەکەمان بەرزترە ئەوە وەرژیە واتە بە هازانستیەکەی لە دەستدا وەکو پێداویستیەکی این سیرەکرێت تۆ بێ کۆلیش تاوکەی تۆ بێ زانکۆ تاوکەی تو تاو زانکۆکە ژوای لات و ساڵانە کۆمەڵی خەڵک کۆمەڵە گەنج تەخەڕوز دەکەن ئەو هەموو گەنجە نەیانتوانیوە ئەو زانکۆیە بە 4 ساڵ بە 5 ساڵ نەیتوانیوە کاریگەریکی فکری لەسەر هزری ئەو خوێنکارانە دروست بکە بۆی تاوا بن تۆ سیرکە ساڵانە هەزارها خوێنکار دەرەچن هەر هەزارای دەمیان لە حکوومەت خۆیەکەنەوە ئەمزانە ئیشەکەی کردووە حکوومەت هەڵەتەکە کە لاخیرە بە خراپەشکێتەوە سەرخۆی هزار هاگین دەمیانەکەن و داوای دامەزران نەکەن داوای ئەوواکەن داوای ئەوواکەن نەیانتوانی ئەم زانکۆیانە کە موسسەیەکی حکوومەتن کە حکوومەت دەبواە بۆ کاری نەیانتوانیوە مەسەلەن واکەن لە هزری تۆ لە هزری مندا کە من کە لە زانکۆیان گەنجە لە زانکۆیە کە دەرچێت بڕوابوونیە بەخۆی هەبێ پشت بەخۆی بەستێ لە کەرتی تایبەتدا لە بوارێکە پرۆژەیەک بکە زۆر دەگمەنن ئەوانەیە کەن حاڵەت دیارنی زۆر کەمن ئەوانی شتاناکەن ئەوش بە ڕەنگە کاریگەری زانکۆ نەبێ ڕەنگە بە خۆ پڕ معریفەکردن بێ ڕەنگە بە خۆ ڕەشنبیریکردن بێ بەبیرکردنەوەی تاکە کەسی ذاتی خۆی بێ ئەو شتەی کرد بێ بەڵام نەیتوانیوە زانکۆیانە نەیەنتوانیوە ئەو تاکە بەرهەم بهێنن کە بتوانێت ببێتە تاچێکی داهێنەر ببێتە تاچێکی بەرهەمێنەر ببێتە تاچێکی تاو زۆر باشە بەڕێزبوران هۆکاری ئەم دواکەوتنە لە پرۆسەی ڕۆشنبیرکردنەوەی کۆمەلگا و باسی زانکۆمان کرد دواتر دەچینە سەر پەروەردەش هۆکارەکەی چییە و چارەسەر بۆ ئەم بابەتە چییە بەڕاستی ئەگەر بگەڕێنەوە سەر ئەوە هەمووی ئەگەڕێنەوە سەری خاڵە هەموو جارەڵێن پلان و استراتیژمان نیە ئێمە پلان یعنی دراستێکی ورد نییە لەسەر سەبارەت بە زانکۆکان تۆ جاران کاریگەری زانکۆ چەندێ هین بوو چەندێک گەورە بوو بەسەر خەڵکەوە لە سلێمانی کاتی حاڵەتێکی ڕۆشنبیری و زانکۆی سلێمانی لە سلێمانی بوونی هەیە و پەرە بەبیری نەتەوە یەدرێ و چوزانم کۆمەڵ گۆڕانکاری پێشکەوتنی ئەدەبی لە هەموو سەرجەم بوارەکانە لەوێ ڕۆدا حکوومەتی بەعز بۆیە ئەم حاڵەتە بن بڕکە سەرچاوی ئەو پێشکەوتنە مەعریفیە وشک بکات دێ زانکۆ لێە لە ئەدا کەواتە زانکۆ لە بنەڕەتدا ئەگەر بمانەوێت کاری لەسەر بکەین چ کاریگەریەکی هەیە بەڵام وەکوتم ئێستا زانکۆکان ئەوەندەی سوپایەک لە بێکار بەرهەم دێنن دەرەچێنن تاکێکی پێشکەوتوو تاچێک ئەو بەرهەم نایێنن کە بتوانێت پشت بە توانەکانی خۆی ببەستێ پشت بۆ علمە زانستە ببەستێکە لە پێشودا خوێندنا هەمومان ێستا وەکوتم هەمومان چاومان لەوەیە دامەزراندن کوڕەکەم دامەزرێ خۆم دامەزرێم ئەوە دامەزرێ ئەوە دامەزرێ کەم منوانێ باشە هەموو میلەتێک هەر هەمووی دامەزرێ هەمووی نەکە حکومت خۆی بەرپرسیارە لەمە من بەرگری نییە لە حکومت لەبەرەوەی خۆی بەرپرسیارە لەم حاڵەتە بیئێ ژینگەیەکی ڕەخساندووە نەیتوانێت هەم لە زانکۆ نەیتوانێت تاچێک دروستکە هەم لە پرۆسەکانی خوێندنە خۆی عیبرەتی هین چییە گەڕێمەوە سەر خاڵێکی گرنگە عیبرەتی ئەوە چیە یعنی کەوتمان ئێمە ڕۆشنبیر ئەوەیە لە ڕۆشنبیری ئەوەیە تۆ لە زانست لە مێژوو لە بیر و باوەڕ لە زانستەکان بە هەموو زانستەکان بە شێوەیەکی گشتی لە هەموو سەرچاوانە ئەبێ زانیاریت هەبێ و پەرە بە هێزی هزری خۆت بدەی ئەگەر بین سەر تۆ لە پرۆسەی خوێندنە خۆلا خوێندنە بیرکاری خوێندرێ کیمیا خوێندرێ زیدەوەرزانیە خوێندرێ زانستەکان بەگشتی خوێندرێ فیزیا خوێندرێ ئەدەبە خوێندرێ ئاینە خوێندرێ هەموو ئەمانە خوێن خۆ تۆ لە ئاخرەیەک تەخەسوس وەرەگری خۆ لە هەمویان تەخەسوس وەرناگری بەڵام ئەمانە گرنگن بۆ دروستکردنی کەسایەتی ڕۆشنبیری تۆ بۆ کەسایەتیە کە بتوانی سبەی لە ژیانە لەگەڵ هەموو پرسەکانە بتوانی مامەڵە بکەیت بەڵام وەکوتم ئێمە ئەم پرۆسەیە
تەنها بۆ خۆ دەرسواندنە بۆ خۆ تەسقیفکردن نیە تۆ لە ئەوروپا ئێمە زۆر زایمە ڕەنگە لە ڕێگای فیلمەکان و لە ڕێگای شتەکان وەزیێنەکەن تەماشاکەن کەسێ مناڵێکی زیرەکە لە بوارێکی دیاریکراوە نێرن بە دوای دایک و باوکێ بۆ نمە با بڵین لە وەرزشە یا لە زانستە لە هەر بوارێکەکەی مناڵن ئەو کوڕەت ئەو هایە ئەو هایە بێ پەرە بۆ توانەیە بدەیت تەرکیزەکەن سەر ئەو بوارە و ڕەنگە یانەیەک یا دەستگایەکی زانستی یان خودی زانکۆیەک یا هینێک تەبەنایەکە هەموو تێچووی خوێندنەکە یەگرێتە ئەسۆ لە ئاخیر ئەمە وەک بۆی وەکو زانایەک وەکو یاریکیەکی لێ هاتوو لەو یانەیەدا یان لەو تیپەدا ئیشیان بۆ بکات کاریان بۆ بکە یاریان بۆ بکات واتە ئێمە لە سەرجەم بوارەکانی ئێمە خەلەلێکی زۆر گەورە هەیە کە ئەوەش بە درێژایی ساڵ بە درێژایی ئەو ساڵانی ئەو خوێنکارە خوێنیە خوێنکاری زیرەک و تەمەڵوانە پێوەرەکە تەنها لە ئاخیرە سەرکەوتووە بێت دەرەچیان دەرناچێ و چەنی هێنا و چەنی نەهێنا لە ناو ئەمانەدا ئەو وینانێمە چەندێن نمونەی زانامان هەیە لە تەنانەت لە خوێنگە شکستی هێناوە بەڵام توانایەکی تری هەبوو توانێتی پەرەی پێ بدات و ببێتە بیردۆزێک ببێتە مکتەشفی زۆر شتی عەزیم لە جیهانە بەڵام لێرە وەکو وتم پرۆسەکەرەوەیە تۆ چەند دێنی چەند نایێنی دەرەچی بە ساڵ قۆناغی داتودا ئەگەیتە شەشی ئامادەی چ کۆلێجێ دەرەکەی چ کۆلێجێ دەرناکەیت و مامۆستای تایبەت بگرەوە ئەوە بگرەوە بڕۆ خوێندنگەی تایبەت و بڕۆ نازانم چی ئەمانە بە پرۆسەیەکە ئەوەندەی خوێندن ئەوەندەی بە پێشبڕچی ڕاکردن نەچیە بە پرۆسەی خۆ ڕۆشنبیرکردن و پەرەپێدانی توانای هزری ناچێت لە ئێمە زۆر باشە بەڕێز بورهان ڕۆڵی ڕۆشنبیر کەەوە ئێستا هەمانە پێی دەڵێن ڕۆشنبیر لەوانەیە نخبەیەکی کەم بن ڕۆڵی ڕۆشنبیر چۆن دەبینین لە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری ئایا موفق بوونە یان نا ڕەنگە بەگشتی بتوانین بڵێن ئەو نەیانتوانی ئەو کاریگەریە دروستکە لە کۆمەلگایان کۆمەڵی هۆکاری هۆکاری خودی هەیە هۆکاری دەرەکیشەیە کە زاڵ بۆ بەسەرینا فەزا گشتێکە بۆ نمونە تۆ ڕۆشنبیر بۆی خاوەن ڕێی خۆی بێ بەتاواتی بێ ئابووری سربەخۆ بێ ئەڵێم ئابووری سربەخۆ مەبەسمەوە ئابووری سربەخۆی ناکە سەری کوردی لە قوڕنا ئەو جۆرە ئابووری سربەخۆی نا بە جۆرێک باس لە ئابووری سربەخۆکەم تۆ ڕۆشنبیرێک کاتێک بەرهەمێک گۆرانی بێژێک کلیپێ دەرەکات وە یاوە تا نووسەرێک کتێبێک بە چاپەکە بەڕێزورانم دەبێت زۆر بە ڕاشکاوانەوەت پێ بڵێم ئایا ڕۆشنبیرانی گەلی کورد حاشا بۆ نمونە لە هەندێکیان ئەوەندەی خەمی جیرفانی خۆیانە ئێستا دێمە سەر ئەوەش لە خەمی پێشکەوتنی وڵات و ڕۆشنبیرکردنی تاکە ئەتوانین ئەوە بڵێن لە پۆلێنکردنی ڕۆشنبیریەکانە ئەتوانی ئەوە پۆلێنکە بەڵام ئەگەر بگەڕێمەوە سەر ئەوەی کەویستم بیڵێم ئێمە ئەو ئابووری سربەخۆیە وا ئەکات کەسایەتیەکی سربەخۆی ڕۆشنبیرەکە دروست بکرێ مەسەلەن ئێستا لە زۆربەی هەڵوێستەکانە بۆ نمونە کاتێ سیوێکی ئاب ئەدا کۆمەڵی ڕۆشنبیری زۆر گەورەیە بەڵام ناچارە قسە ناکەن لەسەر مۆزوعەکە قسە ناکەن کارە ساتەکە لەوەی کۆمەڵی ڕۆشنبیر بەناو ڕۆشنبیر دیفاع لە خیانەتی سیوێکی ئابەکەن بەتەکید ئەوە هەیە بەڵام بۆچی کاکە کابرا ڕەنگە لە هەنێکی خۆی خەڵەتاندووە با ئایکات بەڵام هەیە لە ناخەوە ئەوەی پێ باش نییە بەڵام بەر موچەکەی لەسەر مەسەڵەن حیزب یا حکومەتی هەر شێوەیەکە بۆ یاڵم ئابووریەکی سەربەخۆکتەوە ئێمە کێشەیەوەیە لە وڵاتان کتێب چاپەکرێت سەدان هزار ئەگاتە ملیۆنان نسخەی لێ چاپەکرێمە کتێبێن باشترین کتێبمە ناگاتە 10,000 نسخە تا بفرۆشێ و ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ ئەو ڕۆشنبیرە بۆ ئەو نووسەرە بتوانێت خاوەن ڕێی خۆی بێ ئەمە یەکێکە لە خاڵەکان خەڵێکی تر ئەوەیە لە پۆلێنکردنی ڕۆشنبیری ئەمە ڕۆشنبیری ڕەخنەگرمانەیە ڕۆشنبیری بەژەوندخوازمان هەیە ڕۆشنبیرمان هەیە قیادیەکە ئەمە بێمە سەر نمونەیەک بەڵام بەو جۆرە نووسەرانە دەوترێت ڕۆشنبیریاننا ناوترێ ڕۆشنبیر بەپێی ئەو پێناسەیە بە تایبەتی پێناسەی چەپ پێناسەی یینەکان کە ئەڵەیە ڕۆشنبیر ئەوەیە ئاڵای ڕاستی بەرامبەر بە هێز هەڵبگرێ ئەوە ڕۆشنبیرە کەواتە ئەمە ڕۆشنبیر نییە
ڕەنگە کەسێکی زیرەک بێ لەبارەی کە شتێکی خێنی وەڵام تۆ وەکووتمان لە سەرتاوتمان ئەگە لە سلوکیاتە ڕنگ نەداتەوە نتوانانی کۆمەلگای پێڕاستە بکەیت کاتە تۆ ڕۆشنبیریکی ناتەوەی هەنێ ڕۆشنبیر نیت ئەتوانین بڵێ بەو پێناسانە بێ کە باسمان کردووە لە پێشترا باسمان کردووە و گەورە زانایان کۆکن لەسەری ئێمە بۆ نمونە گەربینە هەنێ دەرهشتە لەسەر ئەو ڕۆشنبیرە بەرژۆن خوازانە بۆ ژیرفان پڕکردنا بە چەندین شێوە بە شێواندنی مێژوو بێ شێواندنی ڕاستیەکان بێ شێواندنی لە پێناو لایەنێکە لە پێناو بەرژەوەندێکی مادی ئەوەی کردبێت زۆر جا حاڵەتە شۆڕ جێرەکە حاڵەتە سەورەکەشیان بۆ ئەوی قۆڕخ کردووە بۆ خۆیان بنمونە بێنەمە حەڤەی شوبات و سەرای ئازادی ئەوانە ئەگەر سلێمانی باسکەین کۆمەڵی خەڵک لەوێ توانیان هەژمون بۆ دەوڵەمەندکردنی کەسایەتی خۆیان باڵانسی کەسایەتی خۆیان کێفی بە کەسایەتی خۆیانی پێ دەوڵەمەندکرد ئەو سەکۆیان بەکارهێنا و خەڵکیشان بەکارهێنا و سەکۆیان بەکارهێنا و هەندێکیان بوونە پەرلەمانتار هەندێکیان بوونە لە ناو حکومەتان لە ئەو لایەنەی لە سۆسیۆی لایەنی تەبەنای ئەو دواتر وازیشان لە گۆڕانێنا و ئێستا لە حزبی دەسەڵات حزبی دەسەڵاتن هەیە لە حزبی دەسەڵاتە هەیە گەڵ خۆشیان نەماوە بەڵام ئەو مەبدەئی نەماوە ئێستا بەو شێوازە بیر ناکاتەوە واتە ئەو ڕۆشنبیرەکە من پیاڵم منافقن نەگە ڕۆشنبیر ئاراستەکردنی کۆمەلگا لە پێناو بەرژەوەندی خۆی لە پێناو سەرخستی خۆی لە پێناو دەرخستنی خۆی خەڵک ئەڵێ عرب الله باع القضية قضية فرۆشتووە سەرەتاوە قەزێکی فرۆشتووە کۆمەڵی خەڵکردنەوە من بەرانەی استیغلالەکەن نەهامەتیەکانی خەڵکی استیغلالەکەن زۆر جار نەبوونی دووربینی خەڵک یعنی تۆزە ساویلکەی خەڵک استیغلالەکەن بۆ خۆیان و پێ ئەگەن و دوای ئەوە شەقی لە هەموو ئەو مەبادیانە هەڵەدەن کە پێشتر ئەو هەموو دروشمانی کە پێشتر هەڵیان گرت بوو هەڵێدن ئەمە پیناوەتریا ڕۆشنبیر وەکوتمان ڕۆشنبیرە و کەسەیە بتوانێت ئەو معریفەی وەریگرتووە تۆ ئەو هەموو معریفەیەت کە وەرگرتوی لە سلوکاتە ڕەنگداتەوە کەواتە ئەبیتە کەسێکی ئاکات بەرز کەسێکی ڕۆژ بەرز لە هەموو ڕوەکانەوە تۆ کەسێکی کە جێی باوەڕی خەڵکەبی کەسێکی کە جێی سەرسامی خەڵکەبی وە دواتریش لە قۆناغی دواتریشتا ئەو پرۆسەی پیادەکردن و پرۆسەی ئاراستەکردن پرۆسی ئەوەی تۆ لەگەڵ خەڵکابی ئاسانترێکە احتیکاکی لەگەڵ خەڵکە کاتی ئەو ڕفتار و ئیکدانەتیا ئەبینن بۆیە کە ڕۆشنبیر ئەگەر بیەوێت چەندە ئێستا بەڕاستی بەداخەوە فەوزایەکی ئیعلامی فەوزایەکی کۆمەڵایەتی فەوزایەکی سیاسی هەموو جۆرە فەوزاکان لای ئێمە بوونی هەیە و ڕەنگە دەنگی ڕاست دەنگی حکمت دەنگێک منطق لۆژیک نزمترین ئاستی هەبێت لە بیستنە لە ناو خەڵکە لەبەر ئەو ژاوژاوی کە ئێستا هەیە بەڵام لەگەڵ ئەوەشداگەرن خبێ ڕۆشنبیر هەگەر لە سەرەتاوە کاریان لەسەر ئاراستێکی و مەلگا بە شێوەیەکی نەک تۆ سواری شەپۆلی ناڕزایەتەکان سواری شەپۆلی خەڵک بی سواری شمۆلیەوە بین تاو ئاسە لەگەڵ خەڵکای کە پێ وایە ڕاستە داواکانیان ڕەوایە پیادیانەکەیت وانیانەکەیت وانکە نەک لە پێناو بەرژەوەندی خۆتەیە کوێرانە تەواو هەنێ نووسەرمان هەیە سەیری فەیسبووکە کورە تەنانەت هەنێ حیزبشمان هەیە تا سەیری فەیسبووکە کە ئتیجاهەکە لەوێ ئەو ڕێی عامەی لەیە دروستیکەوە کە ڕەنگە زۆربەی هەرسەکارێ بن لە پشتیەوە یا کەسێک بوون بە مەبەست ئەو کارێ بکەن بە سیاسەتی ئەو فەیسبووکەکە کارەکات لەبەری ئەو ئاراستی کۆمەلگا بکات کۆمەلگا ئاراستی ئەو کا بە شێوە خۆزگە کۆمەلگاش کۆمەلگا حەقیقەکە بووە ئەو کۆمەلگا وەهمی سیبرانی ئەوەی لە ناو دنیای جیتال هەیە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکاندا هەیە کە زۆر جار سەرچاوی ئەو بابەتانی کە ئۆرژینێ نازانی چێن ئەو ڕەنگە ئەجندایان لە پشتەوە بن زۆر باشە بەڕێز بران باسی ڕۆشنبیری و ڕۆڵی ڕۆشنبیرانمان کرد و باسی ئەو نووسەرانەمان کرد کە لە سەر بە حزبن و زۆر ئاسایە هەر نووسەرێک سەر بە هەر حزبێک بێ ئەوە ئاسایە ئینتیمای بۆ بەس ئینتیمای بۆ نیشتیمان ئینتیمای نیشتیمانی دەبێت گشتگیر بێ باسی خیانەتی سیوێکی ئابد کردکەن کۆمەڵێک نووسەردا کۆکی لێ دەکەن و بە خیانەتی ناوزەن ناکەن خۆ لەم دوایی ئەم جارش لە دوای دەرئەنجامەکانی ڕیفراندۆم کە 16 ئۆکتۆبری لێکەوتەوە من دەمەوێت لەم مینبەرەی یەکێتی نیشتیمانی کورسان و کە دەستگای میدیایی کەرکووکە ڕەخنەیەک لە سەرکردە سیاسیەکانی